گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. ببارێنە سۆزی عەشقت عومری من نوێ بێتەوە، ببارێنە سۆزی عەشقت عومری من نوێ بێتەوە، بێپەنا و بێنیشتمانم با لەلات جێم بێتەوە. ئامادەبوانی بەڕێز خوشک و برایانی خۆشەویست، بەخێر بێن سەرسەر و سەرچاو. جێگەی و خۆشحاڵی و شانازیەکە دوای داڕانێکی زۆر و دوورکەوتنەوە لێک و لە بەرچاوگرتنی ڕێنماییە تەندروستیەکان و خۆپارێزی لەو دەرد و بەڵا کوشەندەیە، دەرفەتێکی ئەو تۆمان بۆ ڕەخساکە لە کۆڕێکی شادی و تەژی لە ئاوازی ژیان بگەمەوە خزمەتتان و چاوم پێتان ڕوون بێتەوە. هەروەک دەزانن لە 2 ساڵی ڕابردوودا کۆمەڵگای مرۆڤایەتی بە قۆناغێکی سەخت و دژوار و مەترسیدار و کارەساتباردا تێپەڕیوە. خەم و تەم باڵی بەسەر جیهانی مرۆڤایەتیدا کێشاوە و بۆنی مەرگ تێکەڵ بە هەناسەکانمان بووە و پەتای نگریسی کۆڕۆنا زۆر ئازیز و خۆشەویستی لیاساندوین و شینی گەلێک پیر و جوانمان گێڕاوە کە لەوانەیە ئەوەندەی لە ژیاندا بوونە قەدری زۆر یەک لەو ئازیزانەمان نەزانی بێ و پێگە و جێگەیانمان هەست پێ نەکرد بێ و کەلێن و کاریگەریەکانیان تازە بۆمان دەربکەوێ، تازە بە تازە پەنجەی پەشیمانی بۆ بگەزین و بۆی لە چۆکی خۆمان بدەین. ئەم پەتاشومە ئەو بەڵا بەڵاو نەخوازراوە سەرڕای هەموو مەترسی و خەسار و زیانە گیانی و مادی و لێکەوتە ڕۆحی و ڕەوانیەکانی زەنگێکی وشیار کەرەوە و هەڵگری کۆمەڵێک پەیام و بەرچاوڕوونی بوو بۆ تاک بە تاکی ئەو کۆمەڵگایە لێک لە بیان و لێک دڕدۆنگ و بێبەزە و لێک ترازاوەی کە ناوی کۆمەڵگای مرۆڤایەتیە. ئەو پەتایە بە زمانی هەڕەشە و بێڕەحمانەی خۆی ئەوەندەی تێگەیاندین کە ئەوەندەی هەین و لە ژیان داین دەگەڵ یەک داین لە ژێر یەک میچوو لە ناو خێزانێک و گوند و شار و وڵات و جیهان و کۆمەڵگایەکدا دەژین، پێویستە قەدر و نرخی یەکتر بزانین و دنیای دەورومەرمان ڕێز و خۆشەویستی بچێنین و دروێنەی بکەینەوە، یەکتر وەک مرۆڤ پێناسە بکەین و مانای ڕاستەقینە بە ژیان ببەخشینەوە و جیهان پڕکەین لە ساز و ئاوازی خۆشویستن و یەکتر ویستن و بەیەکەوە و لە سەنگەرێکدا بەگژ ئازار و سەختی و نەهامەتیەکاندا بچینەوە و حەز و خۆزگەکانمان لە باوەش بگرین. ئێستاش لەسەر ئیزنتان من ڕێگە دەدەم کە خاتوونی هونەرمەند و خۆشەویست خاتوو ئەمەل سەعید کوردە تەشریف بێنێ چەند دەقەیەک لەگەڵتان بدوێ، پاشان ڕیزی بەرنامەکانتان عەرز دەکەم و ڕەنگە خۆشیان ئاماژەی پێ بکەن و زیاتر لە خزمەتتاندا دەبین. هیوادارم هەموو لایە کات و ساتێکی خۆشتان بە دەوریەکەوە بێ و دوور لە بەڵا بن. فەرموو. هێوارەتان باش. با عینەکەکەی بۆ بکەمە چاوم ببەخشن. هەموو لایەکتان بەخێر بن، بەڕاستی گەورەتان کردین. خۆشحاڵم لەم ئێوارەیە ئەم هەموو دەنکە مرواریە جوانە ئەبینم لەم هۆڵەیە دەدرەوشێنەوە. یاخوا بەخێر بن باندیەی ئەمەلی سەعید کوردە و هەموو لایەکتان بەخێر بن، دووبارە و سێبارە گەورەتان کردین. ئەم ئێوارەیە
پڕێتی لە ڕێز و پڕێتی لە سەروەری لە هونەر و لە جوانەکانی ئێوارە ڕێزلێنانێکە بۆ 75 پاڵێوراو بۆ خەڵاتی ڕێزلێنان بۆ یەکەمین جار لە شاری لەندەنە پایتەختی بەریتانیا و لە بەرنامە تاقانەکەی غوربەتەوە مروارەکانی غوربەت بێگومان ئەم جۆرە ئیڤێنتانە پێویستە لەلایەن کەناڵێکەوە بەڕاستی بەسەرەوە بکرێت و بەڕێ بکرێت بەڵام لەبەرەوەی کەناڵەکان هەمیشە یاخود کەسایەتیەکانی کورد بە سیاسەتەوە سەرخاڵن بێگومان هونەریان وەلاناوە بۆیە ئەم ئەرکەمان قسۆتە سەرشانی خۆمان و توانیمان بە پێی توانای خۆمان ئەم ئێوارەیە ڕێک بخێنەم ئێڤێنتە و هیوادارم بمانتوانیایە هێندە دەسەڵاتمان زۆر بواە نەک 75 یاخود 80 خەڵات بەسەرکەینەوە بەڵکو 1000 خەڵک بەسەر بکەینەوە بۆ خەڵات پێدان بۆی کەس گلەیمان لێ نەکا دڵنیام ئەوانەی لە دەروی ئەم هۆڵەشن ڕەنگە شایستەی خەڵات بن بەڵام ئێمە کارەکانمان سنووردارە هەرەوە نەتوانای ئێمەیە هیوادارین ئێمە ئەوەمان کردووە لە میمۆری لە چۆنەڵی لە یادەوەری هەمووتانە بمێنێتەوە هیوادارین ئەوەی بتوانێت لە دوای ئێمە لە ئێمە زیاتر بکە سپاسیانەکەین ئێمە ئەمەنەمان پێکرا هیوادارین کەس گلەی نەکە بەڵام پێم خۆشە ئەوەی لەم ئێوارەیە کە هاوکارمان بووە و هێشتوێتی ئێوارەکەمان بە جوانی سەرکەوتن بەدەست بێنێ هاوکارمان بوون لە هەموو قورسایەکانی ئێوارەکە پێم خۆشە یەک بە یەک ناویان بێنم بێگومان بە یەکەم جار وەسفی خەڵاتەکە بکەم بۆی بیرم نەچێ خەڵاتەکە کریستاڵێکی شوشەی ناسکە وەکو دڵی هونەرمەندان باشە بەرگەکە لە بەرگێکی سەدەفە ناوی هونەرمەندەکەی لە ناوان نووسراوە واتە دەنکە مروارەکە خۆتانن لە ناو سەدەفەکەیە بێگومان ئەم هەڵبژاردەیە و دیزاینەکەی کاک مەریوان جەلالە زۆر سپاسیەکەین زۆر سپاس بۆ کۆمپانیای شاپۆز ئەمەوێ بیان بینم ببەخشن بۆی کامێرەکان بچێتە سەریان زۆر سپاس بۆ کۆمپانیای شاپۆز بۆ کاکاژاو ئەنوەر کەم ئێوارەیە توانی بەڕاستی خەڵاتەکانمان بۆ دابین بکات زۆر سپاس بۆ کۆمپانیای KNM بۆ برنجی کارون کە زۆرێک لەم کەم و کوڕی ئەم ئێوارەی بۆ پڕکردینەوە سپاس بۆ ڕۆژ پرۆدەکشن و بۆ هاوکارانی کاک بیلال و کاک ئاکام کە هاوکاریمانەکەن لە وێنەگرتنی ئەم ئێوارەیە سپاس بۆ کام فیلمین هاوکارمانە لە وێنەگرتن بە هەمان شێوە کا کامەران کەریم بێگومان زۆر سپاس بۆ هەموو لایەکتان بەڵام هەر پێم خۆشە ئەگەر ناوەکان بڵێم هیوادارم کەسم بیر نەچێ و نەبمەمای گلەیی سپاس بۆ کاک ئاکۆ کاک سەباح بۆ کاک کاروان بۆ کاک گەردوون کە دیزاینی مروارەکانی غوربەتی بۆ کردوین زۆر سپاس بێگومان بۆ ستافی بەرنامی مروارەکانی غوربەت کە 3 ساڵە خۆ مستافەکەم بێ بەرامبەر ئەم کارانە دەکەین مروارەکانی غوربەت بەسەر دەکەینەوە بەپێی توانی ومانە جوانترین دەنکە مرواری لە غوربەت بەسەرکەینەوە ئەگەر لە لەندەن بێ لە دەرەوەی لەندەن بێ و یاخود لە هەر بەشێکی تری ئەوروپا بەپێی توانە زۆرمان بەسەر کردوێتەوە لە ئایندەیە ڤیدیۆیەکی کەم نیشانتانە دەین بزانن ئێمە چیمان کردووە لە ماوەی ئەم 3 ساڵەدا مروارەکانی غوربەت توانیوێتی نزیکەی 50 زنجیرە بەرنامەی جیاواز پێشکەشکات سەر و 70 دەنکە مرواریمان بەسەر کردوتەوە لە سەرجەم بوارەکانی کۆمەڵگا لە ئەدەب و لە هونەر بەگشتی لە شێوەکاران لە هونەرمەندان لە گۆرانی بێژان لە موزیسیانان لەگەڵ خاوەن ماستەر و بەکەلۆریۆس و دکتۆرا مروارەکانی غوربەت توانیوێتی 15 زنجیرە لە ماڵدا بە جوانترین شێوە پێشکەشتانی بکە 2 زنجیرەی بەلای پێشکەشکرا لە جەژنی قورباندا 2 زنجیرەی بەم ئێوارەوە لە هۆڵدا پێشکەشکراوە تا ئێستا 31 زنجیرە بە ئۆنلاین پێشکەشکرا کە
لە سەردەمی کۆرۆنایە هەموو ڕێگەکان داخرابوون، مروارەکانی غوربەت درێژەی بە بەردەوامیدا. با هەموو پێکەوە بینەری ئەم کورتە ڤیددیۆیە بین تاکو هەموو ئاگادار بین بزانین ماوەی ئەم 3 ساڵە مروارەکانی غوربەت و ستافەکەی چ کارێکی گەورەیان ئەنجام داوە. لەگەڵمانابن با بزانین کێمان بەسەر کردوتەوە و چیمان کردوێت لە ماوەی ئەم 3 ساڵەدا. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا خۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکی بوو. ئازیزانی من چیرۆکخواان نین، بەڵام چیرۆکی زۆرمان پێیە بۆ گێڕانەوە. هەروەها شاعیریش نین، بەڵام موشەی زۆر جوانمان لێ دەتکێ. وەگەزانن من بێژەریش نیم، بەڵام هەوڵە دەم کەمێک ئەتەکێتی بێژەری پەیڕەو بکەم. ئازیزانم سڵاوی ئێمە بۆ ئێوەی خۆشەویست. من داناغەنیم لەم بەرنمەی مروارەکانی غوربەتی هونەرمەندی خۆشەویست ئەمەلی ساید کووردا من میوانم. بووین بە مروارەکانی غوربەت دەربەدەر بووین کەس لێت ناپرسێ، لەبەر ئەوەی وڵات هەمووی بە یەک شتەوە مەشغوڵە، نە هونەری لەبیر ماوە نە کەلتور. ئێمەش بۆیە لە هەردوو دینەکە بووین. غەریبی غوربەتی کردم باوتان، سەراپا سەرزەمینی لێکردمە زیندان. لە بێژە حاجی قادری کۆیی بە موشانە وەسفی غەریبی و غوربەت بوونەکە. بینەرانی عزیزی بەرنامی مروارەکانی غوربەت ئەمڕۆ ئێمە میوانداریەکەین لەلایەن خاتوونی هونەرمەند ئەمەل ساید کووردا و پێشکەشکردنی ئەڵقەیەکی تر لە بەرنامە سەنجینەکەی. هیوادارم جێگای سەرنجیان بەلایەکتان. الشيخ محمودي حفيد داوتي باباوكم طبعا الله خۆشەویستەکە بابە لە ئێمە دڵنیابە زۆر ڕاستە لەوێکراوەشی خۆشەویستەکەم سەدا هونەرمەندێکی ئەنتەرناشناڵیە. خۆشبەختانە ئەم کتێبم بەرچاوکەوت. دوێنێ تا درەنگ چاوەڕێم کردی. وازان دراما هەرمی ڕەمەزان بێت. هۆکاری نەبوونی سینەمای مناڵ چیە لە باشوور؟ حکومەتی کوردستان سینگتانکی نییە، دەستگای توژینەوەی نییە. ئیدوارد ساییدی بیرمەند لە وەسفی غوربەتدا دەڵێ ئەوانەی غوربەتی نیشتیمانن بە هەڵواسراوی درێژە بە ژیانیان دەدەن، چونکە نە لەگەڵ شوێنی تازەدا هۆگر دەبن و نە بە تەواوی لە ڕابردوودا دادەبڕێن. کورد دەڵێ بەر لە جێی خۆی سەنگینە و لە هەمان کاتیشدا ئەڵێ گڵی دوور دەرمانە. با بزانین بەڕێستان گڵە دوورەکەی نیشتیمانن کە بۆ دەرمان بەکاردێن و یاخود بەردە سەنگینەکەی نیشتیمانن. لە نێوان ئێمەی غەریب و ئێوەی خاگنشیندا ژانێکی هاوبەش هەیە. ئێمە لێرە گرفتار و ئێوەش لەوێ گرفتار، هەردوو پەرێشانین لە کۆتایی کار. کێوتی ئێمە لێرە خۆشبەختترینین، بێغەمترین تایەفەی سەرڕووی زەمینین. تۆ خاگنشین و ئێمە عەرژنشین، هەردووکمان حەسرەت بۆ یەک هەڵەکێشین. کێوتوێتی کە لێرە غەمبوونی نییە، لە بێکەسی و ئازاری جودایی خەبەری نییە. قسە لەسەر بەهار و چەمەن و ئاو هەوا نییە، ئەم شارە بەهاریە لە خەونی دڵی ئێمەدا نییە. قسە لە ژیانی من و تۆیە لەکوێیە و لەکوێ نییە. قسە لەسەر مەرگە لەسەر چارەسەر و دەرمان نییە. ئێمە لێرە گرفتار و ئێوەش لەوێ گرفتار، هەردوو پەرێشانین لە کۆتایی کار. هاوڕێی غەریبێ دیارە دڵتەنگی، هەر وەکو چاوە هەڵاو عەزیزم بێدەنگ و مەنگی.
لە سەردەمی کۆرۆنای نەگریس مروارەکانی غوربەت هەر تەنها بە غەریبەکانی وڵاتەوە نەوەستا، بەڵکو درەوشاوەی چەند مروارێکی کوردستانیشی بەسەر کردەوە کە پێمان وابوو لەو سەردەمەدا هەمووان غەریبی یەکتریمان دەکرد چونکە وەک زیندانی لە ئازیزانمان جاکرا بووینەوە. مروارەکانی غوربەت توانی لە ئێوارەیەکدا بە ئۆنلاین 4 هونەرمەند لە 3 کیشوەری دنیادا کۆبکاتەوە. هونەرمەند بەرهەم حەسەن لە ئەمریکاوە، هونەرمەند داناغەنی لە ئەڵمانیا، هونەرمەند زاهی جەلال لە کوردستانی عزیزەوە. دەنگێک هەیە لەگەڵ ڕێ ناکەوێت یعنی نەشاز بوو. بەڵێ وتی هاتەم دیوتیادی بێڵن بێهێتفۆن هەموو هەیبان و هەیبارتی زۆر باش زۆر باشە چۆ دووسێ هێزوان هێستا یەچکە و 1 2 3 دەست پێ بکەن یەک یەکبانی کردی مەسەلا وتی تۆ وەرە یادی بڵ هەیبان وتم هەیبان و هەیبان و بان و بان و بەسا مەگرە وتی فڵان کەس تۆ وەرە هەیبان سەلیم بووی تۆ تەواو بووی سەلامەت بووم. دانێکی من منەوژی نەبژێڕنەوە بە فامیلی دانیشتبین لەگەڵ ماڵی زانای مەحمووەژارە لە هین لە نادی کۆمەڵایەتی دانیشت بووین. ئەوسا نادی کۆمەڵایەتی هەموو کەس بۆی نەبوو بچێ بۆیە ئەندام و شت بوویتایە ئەو شتانە. وەڵا چوین لەوێ دانیشتینی تر ئەمەنە پێکەنین یەک وەرەقەیان هێنا چوارەکان نووسرا بوو بە گەورەی تکایە بێدەنگی هۆڵەکە ڕاگرن کەچی ئەمە گرتومان ڕەسممان پێوە گرداوە بەوەڕەقەکەوە. توانیمان بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز 15 زنجیرە پێشکەش بکەین کە هەموو ئێوارە نائێوارەیەک زنجیرەیەکی نازدار و پڕ لە درۆشاوی مروارەکانمان پێشکەش دەکرد. ئایا سنەتی کوردیە شانازی پێوە بکەین کورد بڵێ ئێمە ستایڵێکمان هەیە؟ من ئەوەی ئەم بەرنامەیە تۆ پێخۆشتە کە تۆ احتیماوە دەی بە شتی مۆدێڕن خەڵک هەڵبژاردنی دوای ئەوە لە بیری مابوو ئەو حزبەیان داکرد 6 ئەندا پەرلەمان 5 شیشیانمە خەڵک لەبین ناچێت سزایان دام رێنجیان پێ خۆزگەم بەجاران نان ساجی بوو لە 1000 پیاوە یەکێ حاجی بوو. ئێستا لە هەر ماڵ حاجیە لە 1000 نانە یەکێ ساجیە. ئەویش سوتاوە و ناعیلاجیە نە ئەم حاجیە و نە ئەو ساجیە. وەک فیگەرێکی ناو دەسەڵات من ئەم پرسیارەیە لە بەڕێستان کارکردنی هونەر کەمێتە نێک نەبووەتەوە لەم کاتی کەرەنتینەیە؟ هیچ کارێکی هونەری نییە بەڕاستی بەڵام ئیتر جارجار خۆت دەبێ هونەرمەند خۆیت لە ماڵەوە کار بکە. عزیزان بە بڕوای ستافی بەرنامەکە دروستکردنی ئەم جۆرە بەرنامەیە پێویستێکی حتمیە لە هەندەران چونکە بە بڕوای ئەوان کە لێنشی گەورەی پڕکردوێتەوە لە غیابی میدیای کوردی لە هەندەران و بە تایبەتی لە وڵاتی بەریتانیا. بەرنامە مروارەکانی غوربەت توانیەتی دەیەها مرواری بە نرخی نوقمبوو لە دەریای غوربەتە بێنێتە دەرەوە و بە دیدی بینەرانی ئاشنا بکەن. عزیزان ئەم بەرنامەیە لەسەر ئەرکی تایبەتی هونەرمەندی خۆشەویست خاتوومە سەید کوردە و خانەوادەکەی دروست کراوە بێگومان بە هاوکارانی لێگومان داینەمووی بەرنامەکە کاکە کامەرانی دەلاک. ئێوە لەگەڵ بەرنامەکە لە شوێن شوێنەکەین ئەسڵەن کاکاوانە کراسی ژەیە بە میوانەکان کاگەندن هەڵ کراسی دەبێنم کاکاوانە کراسی هەندرێن دەکراس تەسویرین بەردەوامێ مناسی لە مروارەکانی غوربەتەوە تەواو کامیان کامەرانەکەینە دەرێم جارە حەقی خۆیەتی حەقی خۆیەتی بەڵام شاید خەڵک هەبێ بڵێ باشە گەر تۆکمەنین ئەگەر ناتوانن بۆچی کردان بەڵام ئێمە هەموو هاتین سەو قەنەعەتی کە کردنی ئەم جۆرە بەرنامانە باشتر لە نەکردنی.
ئەمە سویانە هەمووی ئەنتی ئەمەلنەوە بۆ کاگاسۆ ڕەش بەناوبانگە کاگاسۆ کەسێکی زۆر خاچیە کە بەڕاستی زۆر سپاسیەکەین بە خۆی و سێر کامێرەوە لە خزمەت بەرنامە مرۆڤەکانی غوربەتایە جا یەک خاڵی خۆشی کاک ئاسۆ لە پڕجاری وایە هەرەوەنەی کە دەرهێنەرەی و برێک ئەو یەکسەر بە گۆرانیە دەستی پێ کرد و گەمە شاملە و خوارە پێی دەڵێنی گۆڵە کابە خۆمشێتی باڵا بووم بەسەد پیر و ئەسحابە گەمە شاملە و خوارە پێی دەڵێنی گۆڵە کابە گەمە شاملە و خوارە پێی دەڵێن گۆڵە کابە لەبەرەوەی بودجەمان نییە و بۆ مۆنتاژکردن مۆنتاژ خۆمەیکەم بەڕاستی زۆرێک لە کۆمنت و لە گلێ و گازندەکانە کرێ کە گلیان لە مۆنتاچێ کاکەگیان خانمێکی هونەرمەند ماڵە با بڕێوە دایکە ئەم هەموو ئەرکەم هەموو ئیشەم لەسرە بەرنامە ئەەکەم پرودیسەرم لەگەڵیشان مۆنتاجەکەم بەشی خۆم هەرە بێکەم و کوڕیم هەبێ هەمومان مرۆڤین مەنزەڵ یافراقەکەم ئەوە چیە سەری مەنجەڵەکەی داخستووە هەڵەوەشێ هەستم سەری لەو برنجەم بەم بڕۆ کاکە ئامادەن کامێرەکان ئامادەن ساوند ڕاستە ساوند خۆم بات دەریهێنا ئەوە دەنگا ماشەڵڵی تۆپی نەمسەر بوار کوڕە ڕووخۆشەکەی مروارەکانی غوربەت کە چەند بەرنامەیەکی کەمە لەگەڵمانە ئامادەیە بەڕاستی زۆر سپاس دەکەین زەحمەتە کێشی ئەگەر عەزێت نەبێ یەکتان مایکەکەی بەنێ ئەمە حاڵە ئەمە حاڵەکە مایکمان نییە بە حەزرەت و فەخری عالەمە و دوانەمانێ ئەویش ئێگرنگی بەرنامەی مروارەکانی غوربەت لەوایە بەڕاستی ئێمە بە ستافێکی کەمەوە بە کامێرە و بە زۆرترین نوقسانی ستافەکانمان هەیە ئێمە لایزال هەر بەردەوامین کاکرباریان بەخێر بێت زۆر سپاس بۆ تۆ زۆربەی کات زەحمەتە کێشی هەنێ جار ڕۆنگ دایرێکشن بە شوێنێکی غەڵەتا ئەڕۆی لە بریەی ئەدرسی ماڵی ئێمە بێتی بۆ ماڵی ناوەکەم گۆڕاوە لە ڕێبواری کامێراوە بۆ بە ڕێبواری نەڤیگەیشن من بە ئەنقەز ئەمانە نیشانەدەم لە بەرەوەی لێرەیە گەورەی و جوانی خانمان نیشانەدەم کە من بتوانم هونەرمەند بم بتوانم پێشکەشکار بم بتوانم بەرنامە ئامادەکەم خواردن دروستکەم دایک بم لە ماڵە نازانم خوێنکار بم هەر شتێک بم کەوابێ بێگومان خانمانی تریش دەتوانن هەمان کار بکەن هەروەکە زانن ئێمە ماڵەکەمان وەکو ستۆدیۆ بەکارهێناوە بەڕاستی چونکە گەر ستۆدیۆ بگرین بە سەعات ستۆدیۆ هەبێ بەکرێ بگیرێ جاری وا هەبووە لە ناوەڕاستی تەسویرا 3 2 1 سالم بێدەنگ بابا کارین ئاکشن ئەندێ بۆ خۆشی پشتی کامێرە نیشان ئەدەین بە بینەر ئێمە هەنێک لە هاوڕێیان پەیوەندیەکەن ئەڵێت کایە ئەوە ناشرین بەرنامەکە ناشری نەبێتیوانە نەخێر ئێمە لەبەرەوەی بە دەمامکەوە کار ناکەین ئێمە بە قیناعەوە کار ناکەین ئێمە ئەمانەوەی خەڵک بزانێ ئێمە چەند سادەین چەند برایەکی دڵسۆزی ڕوحی لەگەڵمان کار دەکەن بە دڵسۆزیەوە پێم خۆشە ئەوانیش هەنێجار لە پشتی کامێرەوە دەرکەوین بێنە بەر کامێرە پڕە لە یادگاری بەڕاستی کاک هەمال کاک هەمال وای بم کاکە نا کەمال حەمە کەریم کەمال حەمە ساڵح نا ئەوە بۆی غەڵەتم کرد کاک حەمە ساڵح چییە کاکە بەڵام تۆمی و قورئان دەڵێی بیرم بخەنەوە من لە قەوەکەم لە ئاسۆڕۆشەوە گۆڕا بە دوو گڵاسی
سەرگوشەی زۆر خۆشمان پێ ئەمجارە لەبەرەوەی من لە نێوان کاک حاکم و کاکویمانە بە کوردی لەم تێگەی قسە بکەین بەڵێ بەڵێ ئەگەر نەژێ متەرجیممان لایە بەخۆ مروارەکانی غوربەت هەوڵیدا بۆ ئەم جارە و بۆ وەرزی نوێی بەرنامەکەی هاوسەران بەسەر بکاتەوە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. دەتوانن بینەری بن لە سۆشەل میدیا و لە یوتیوبەوە کە بەرنامەکان چەند جوانن، دەنگە مروارەکان چەند درەوشاو و نازدارن لە بەرنامەکەماندا. بابزانین ئەم جارە ئەم بڕگە نوێمان چییە لە بەرنامە تاقانەکەی مروارەکانی غوربەتدا. پرسیاری بەرنامە، پرسیارە خێراکان، پرسیاری میوان لە میوان، چێشتخانەی مروارەکانی غوربەت. ترخێنەیەکێکە لەو خواردنە کوردەواریانەی کە لە زستانە لێ ئەندێت و تایبەتە بە شاری سلێمانی. کەم خوێنی جۆری زۆرە بەڵام باوترینیان کەمی ڕێژی ئاسنە. کەمی ئاسنیش سێ فاکتەری سەرەکی هەیە. چێشتخانەی بەرنامەی مرواریەکانی غوربەتەوە لە نەوزادتان لەگەڵە. منیش حەزم کرد بە شێوەی پاکستانی یان هەندی دروستی بکەم. خۆشەویستە شێوازی دروستکردنی لە دەرگای ئەستێرەوانیدا بە گەورەی نووسراوە کە هەز بۆی نییە بێتە ژوورەوە بەهرەمەندەکان نەبێت. و هەر بۆ یەکەمین جاریش گەنجێکی کورد دەچێتە سەر ستەیجی ئەپۆلۆی بەریتانی و نمایش دەکات. ئەگەر ڕۆڵی ئاسنگەرێکم بدرێتێ ئەم لە شولارەی من هی ئاسن نییە و چەکوژ وەشانن لەبەر ئەوە پێویستم بەوەیە چەند ڕۆژێ بچم لە ئاسنگەرێک معایشە بکەم ئەگەر هەرچۆنە بێ فێری چوارکە ڕەت چەکوش وەشانن ببم. فێری ئەوە نەبوو لە ماڵەکە شاتەمانە بزمارێکیش داکتی ئێوانە دوو جار چەکوشکەوشان منی ژەواڵێم بابزانی ماڵی غەریبی هونەرمەند هیوا ئەونی چی دەگوزارێتیایدا. بۆ چی بووەنە هەتی تۆ چێتی لێداگەڕم ئەو تەوانەتە ژیناوەرە بەریە کاتێک کە دەچیتە ماڵی هونەرمەند هیوا ئەونی و خاتو شیران لەگەڵ کە لە دەرگاکە ئەەکەیتەوە ڕێگەیا بە تەپڵی سەر لە سەردەمی حکومڕانی خانمە ئاستینەکەی بەریتانیا مارگرێت تاچەر چەند یاسایەک پەیڕەو دەکرا یەکێک لەوانە یانەیەکی پیرەمێردمان دروست کرد بۆ تەمەنداران. خەمت دوای کاکەمان پێم نەڵێ لە حەربی عالەمی دووەما چەند کەس کوژراون و ناویان چی بوو. ئایا ئەم بیرۆکەیە لە چیوە سەرچاوەی گرت؟ ناوی پێنج سیارەی یابانی پێ بڵێ قشکاڵی لێواڵی کێ خاوەنی هۆنداوەکەیەتی. من زۆر سپاسان دەکەم بۆ سێرکردنتان بۆ بینینتان بۆ گوێگرتنتان زۆر سپاسی تۆکەم کە منت دۆزیەوە کە ئەم ئەرکە خستە سەر شانی خۆت هیوادارم بەردەوام بین لە گفتوگوی بەو شێوەیە. هونەر وەک خانە وایە هەندێکیان دەبێ نۆژەن بکرێنەوە و هەندێکیان دەبێ بڕ و خوێنرێن لە بیناوە دروستکرێنەوە سەر لەنێ دروستکرێنەوە هەندێکی تریان دەبێ لەسەری بنووسرێ بۆ فرۆشتن بەڵام هەندێکیان هێندە بە قیمەت و بە نرخن دەبێت وەک تاج و سەوڵەجان و کەلوپەلە بە نرخەکانی پاشاکانی دنیا بخرێنە مۆزەخانە و هەڵبگیرێن پارێزگاری لێ بکرێ نەوە تا دوایینەوە بمێنێتەوە تاکو سوودی لێوەربگرێت. خۆشەویستانی مروارەکانی غوربەت بێگومان بەرنامەکەمان توانیوێتی ڕستێ مرواری نازدار و جوانی تاراوگە بەسەر بکاتەوە کە بە دڵنیاییەوە لە ئایندەیەکی دوورمەودادا دەبێتە پرۆژەی کتێبێک کە هەڵگری زۆرترین ئەرکایفی ئەدەبی و هونەری و کلتوریە. ماوەتەوە بڵێن چەپکێ گوڵ و چەپکێ نێرگێز مرگتان نەدینین هەرگیز ئەو هەرگیز.
بێگومان با زۆر لە کاتان نەگرین بۆی بە قسەوە زۆر مەشغوڵ نەبین بەرنامەکانمان دەست پێکە مینا خانگیان ستەیج بۆ تۆیە فەرموو دووبارە بەخێر بێن سەر چاو بە هیواین ئێوارەیەکی خۆش بەرینە سەر هەمومان بەخێر بێن سەر چاو گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو دیسانەوە بەخێر بێنەوە خۆشم بەخێر بمەوە لەبەرەوەی زوو بەردەمتانەگرم ببەخشن کاکە گیان ئێمە خەڵاتەکان دەست پێکەین بەڵام تکایە وەکو ڕێزێگەوەی دێتە ئێرە خەڵاتەکان وەرەگرێ پێمان خۆشە هەر هیچ نەبێ وەکو چەپڵەیەک سپاس گوزاری ئەو هونەرمەندانە بین کە هاتوونەتە ئێرە کە یاخود خزمەتێکیان کردووە لە هەر بوارێکا بێ جا سەرەتا پێم خۆشە و خەڵاتانە بە ستافی خۆنەویستەکەی مروارەکانی غوربەت دەست پێ بکەم یەکەمین کەس کوا کاک سۆران سۆرانی سپاس بۆ هەوار زەریفی هاوکارمەکە چونکە دەستم ناگا بە خەڵاتەکان بەخێر بێ کاک سۆرانجان بەخێر بن میوانەکان هەر هەمووی مرواریە هەموویە درەوشێتەوە باوەڕکە لەبەر درەوشانەوە هیچ ناوینم زۆر بەخێر بن یەخوا من سواسی ئەمەلخان و ستافە ئازاکەیەکەم لەبەرەوەی 3 ساڵە بە خۆبەخشانە لە خزمەتی ئەم مرواریە جوانانەیە بوون لەوانەیە بەرنمەکە ئەم ساڵ یا 5 ساڵی کە تا 10 ساڵی کەش هیچ نەبێ بەڵام گەرنتیتانێمێ کە 20 ساڵ 30 ساڵی تر ئەبێ بە گەورەترین ئەرشیف بۆ خوێندکار بۆ توێژەری کورد کە بگەڕێ بە دوای ئەو هەموو مرواریە جوانانەیە ئەگەر بێوە تیزێکی ماستەر یا دکتۆرا بکە ئەبێ بگەڕێتەوە مەجالی نیە ئەبێ بگەڕێتەوە بۆ مرواریەکانی غوربەت لەبەرەوەی ئەو مروواریانەی لە مرواریەکانی غوربەتە ئەو زانست و زانیاریانی لەسەر ئیشەکانی خۆیان چی لە بواری هونەرا بوو بێت چی لە بواری ئەدەبا بوو بێ هەندێشتیان درکانووە کە لە هیچ شوێنێکی ترا دەستناکەوە لە غێری مرواریەکانی غوربەت نەبێ من زۆر سپاسەکەم ئەمەلخان خۆت و خانەوادەکە و ئەو ستافە جوانەی کە لە پشتیەوە بوون هەر لە کاگ ئاسۆڕەشەوە کاگ ڕێبوار کاکامەرانی دەلاک کە دانەمۆی بەرنمەکەیە بە دڵنیایی هیوادارم ئەم شەو کە خۆشترین شەو بێ بەخێر بێن یەک لە یەک مرواریترن جوانترن پاکترن دەستان خۆش بێ چاوتان ماژەکەم بەخێر بن بەڕاستی کاگ ئاسۆ حەسەن لێرە نییە کاک سۆران ئەگەر عەزێت نەبێ خەڵاتەکەی بفەرمووی تۆ وەریگری لەبری ئەو لەبری ئەویش قسە کرد دەستەکانە خۆش بن سپاس کاک ڕێبوار کاک سۆرانگیان زەحمەت نەبێ کاک ڕێبوار وەرگری بە تەشریف بێنن بۆ سەر ستەیج بێ زەحمەت بێگومان لەم ئێوارەیە زۆرێک وەکوتم هاوکارمان بوون سپاسیانەکەن ئەگەر بە چۆناڵی بە سنگلی بێ ئەگەر بە کۆمپانیا بێ ئەگەر بە هەچ شتێک بێ زۆر سپاسیانەکەین یەکێ لەو هاوکارانەمان کە ڕاگەیاندکارێکی سەرکەوتووە شاعیرێکە من یەکێکم نەمبەوەن فانی خاتوو میناسوارەم جا هەموو یەک چەپڵەی قایم بۆ میناسوارە کەم ئێوارەی بە جوانی بۆ بەڕێوە بردین اینجا ئێستا وەکەمیشە خاتومینا دێت ناوەکانە خوێنێتەوە و منیش کاکامەران خەڵاتم بۆ ئامادە کرد تەبعاً یەکێ لەوانەی کە زۆر سپاسێکم من کاکامەرانی هاوسەرمە کامەرانی دەلاک بەڕاستی پێم خۆش بووم ئێوارەیە بە سپرایزی لە بەجێتی خۆم خەڵاتێک بۆ کاکامەران حازر کەم کامەرانی دەلاک وە قبوڵی ناکا بەڵام هیوادارم بێتە ئێرەکان گیان
قەی ناکە وەرە وەرە بە ساقم سەرکەوتنی بوون. مینا خانم فەرموو. زۆر سپاس ئەمەلخان دیارە من شاعیر نیم حەزم لە شیعرە سپاس مەمنون. عەرزم کردن پێشەچی کوتم هێندێک لەو کەسانەی کە خەڵاتیان پێبەخشراوە خۆیان بەشدار نین بەداخۆ ئەم شەو بەڵام ڕەنگە ئازیزێکی تر بتوانێت بۆیان وەرگێ. یەکەم کەس لە ڕیزی لیستەکەی مندا شاعری ناسراوی گەلەکەمان مامۆستا جەمال ئەمین عارف کە ناسراوە بە جەمال شارباژێریە پێمە لای هەموو کەس ناسراوە شێعرەکانی. دووهەمین تازەگەری شێعری کوردی بووە مامۆستا جەمال خۆشەویستی گژلایەکە بەڵام ئیتر بەداخەوە نەیتوانی ئەم شۆ لێرە بەشدار بێ پیرۆزباییان لێ دەکەین. هونەرمەندی عزیزمان کاکە محەممەد عەباس بارام تکایە کە خاوەنی شاکارە بەناوبانگەکەی ئاگرێکی بێخۆڵەمێشە. بەسەر چاو نازانم مەجال هەیە واگرێکی لە پرۆگرامایە لە پرۆگرامایە چاوی هەمووتان ماچەکەم ئەم دیارە جوانە لە چاوی کاکە کامەرانەی بینم ئەڵێ وراء كل رجل عظيم امرأة عظيمة لە چاوی ئەمەلخانەی بینم امرأة وراء كل امرأة رجل عظيم. خوال يشان نكا دعاء خيران بوكم حزم كدايكم بما من بيشش كدايا بويا كم جار لجيان ما دعاء 6 ساڵ گۆرانیوتن و خزمەتی هنوەری کوردی و خزمەتی میلەتی کورد و خزمەتی کوردستانی پیرۆز. ئەمە لەلام زۆر پیرۆزە هەتا ماوم هەر وەکو چاومەی پارێزم چاوی هەمووتان ماچەکەم هەر لە خۆشییا بن من خزمەتکاری خاک و میلەتم قوربانیەوە زۆر سپاس مینەژن. دوایی ئیشەڵڵا ئاگرێکی بەخۆڵمێشتان بۆڵێن کورایکن بە ڕۆژی خۆمان دوایی جۆ مەدەنێ با ئەم دوانە بڕن جوایی. بڵێ کەس هەبێ ئەکتەر و شانۆکار و هونەرمەندی بەویقار کاکە شەماڵ عەبەڕەژ نەناسێ. کاک شەماڵ جان تۆ منت نەناسیەوە قەی ناکا لە بەرمەی کابەکەم. پیرۆزە خاتوونی هونەرمەند و زێدە ئازیز شادان خان شادان فواد فەرموون. منیش ئەمە شتێک بڵێم زۆر سوپاسی ئەمەلخانەکەم بۆ ئەم بیرۆکە جوانی کە دروستی کرد
زۆر سوپاسێکم سوپاس بۆ میناخانی گۆڵ سوپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە لە پشتی ئەم کارە جوانەوە بوون سوپاس بۆ هەموو ئەوانەی کە سپۆنسەری میشیان کرد چاوی هەمووتان ماجەکەم. هاوڕێکی زۆر دێرین و عازیز و خۆشەویست شاعیر و چالاگوان کاکە سەربەست کەرکوچی تکایە. کاک سەربەست بە درێژایی ئەو ساڵانەی کە من 28 ساڵە ئیناسم بە خزمەتی گەیشتوم لە ڕادە بەدەر خزمەتی بە کۆمەڵگای کوردی کردووە جێگای شانازی کاک سەربەستگیان. لە ناخی دڵمەوە زۆر سپاسی ئەم خوشکە بچووکەمەکەم کە هونەرمەندێکی ناودارە ئافرەتێکی جەسوورە بۆ ئەوەی کە ئەو شتەی کە ئەوێ بیکە ئەیکات. هیوادارم بەردەوام بیت. ئەو ڕۆژەی من هاتم بۆ بەریتانیا یەکەم دەرس کە وەرم گرت لە مامۆستاکەم مامۆستای زمانم کەلیمەی پرستیج بوو. زۆر غەریب بوو لام کە ئەو مامۆستای ئەو وشەی زۆر زۆر دووبارە و سێبارە و دەبارە کردەوە. ئێمەمان لە کوردستان زۆر ئیحتیماممان بۆ مۆزوعە نادا کە ئینسان خۆی ئەبێ کەرامەت و هەیبەتی خۆی بپارێزێت ئەگەر بێوێت دەست بدا بە شتێک. هیوادارم هەموو هونەرمەندەکانمان هەر هەموو هەیبەت و مەکانەی خۆ و پرستیجی خۆیان بزانن چونکم ئەوانن کاکە حەمووتەنی ئەوانن کە خزمەت بە میلەتەکەی ئێمەکەن بە تایبەتی بە هونەر بە زمانی کوردی. ئێستا زۆر بە کورتی شعرێکتان بۆ خوێنمە حەز ئەەکەم بخوێنمەوە هیوادارم بە دڵتان بێ ئەگەر شتێکی تیا بوو کە بە دڵی بەعزە کەسێنە و داوای لێبور نەکەم. نا 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 من هاوارم مەرهەمن بۆ ئەوانەی نیشتەجەی لۆتکەی خەمن ئاسۆ تاریک پەرتەوازە ناجەمن ئەشتی شعرم ڕندوک ڕندوک ترسناک ئیستە بۆچی ئەشتی شعرم ڕندوک ڕندوک ترسناک ڕەش هەواڵی بوومە لەرزەی ماتە من کوا لە کوێدان جۆمی خوێنیان هاژە بوون کوا لە کوێدان جۆمی خوێنیان هاژە بوون ئێستا بۆچی لە هەبوونا کەمکەمن شنجێری شایی لۆغانن ساتەکان هەلهەلەی فیزا عسایەی سەردەمن من چێ بانکەم بۆ هەوارکەم لەم دەرە گشت هەواران باشکانیان پەرکە من کاتە شعرم کانی شعرم بۆ چێ سەرکات جۆگەلەی گەر ئومێدی نائومێدی نرکە من دەست و پەنجە و وشەکانم قرد دەکرێن بۆیە خۆری گشت کتێبان پڕتە من چاوی جاسووس قولەبانی بێخەون چاوی خۆمە هەر بۆ خۆمە جەردە من هیلاکی کوردەواریم لێ بۆ دڵ پاکترن خوێنیان لە باڵای زەمزەمن گەرچی بۆ دوژمن دەوان و هەنجوین بۆ برایان قینە ژەهرن هەرسە من جارە شەڕیان بۆ تروپچی تەبکەیە گاهێ دۆستی ڕەوڕەوەی بێ بەرهەمن ئەرز و ئاسمان بۆ دزیم بێ پارەیە
تەنکەری نەو چەندە زۆر بێ هەرکە من سووری سەرمان سووری ئاڵا و مانگەکەن قوبەکانی ئایە سۆفیا قیبلە من سەیرە هەندێ دەستەمۆی ئەو دیوین قوم دەڵێ هەردەم بەجارێ توولە من چۆنی بچمە سەرسەکۆی پێشەنگی گەرسەکۆکان ئێستا گۆم و قەوزە من چۆنی ببمە مەشخەڵانی سەرچیا گەرچیاکان هەر قسەی بۆش و زەمن لێم مەتۆرێن ڕاستی ناکرێ قەت نیقاب لێم مەتۆرێن ڕاستی ناکرێ قەت نیقاب خوێنیزام نیم من هەوارم مەرهەمن بەشک و هەڵسێ لا خەوی قورس میلەتم تا بڵێم ئۆخەی خەندان و بێهەمن سپاس زۆر زۆر سپاس دەم خۆش کاک سەربەزگیان خامەت هەروە ڕەنجین ئێستاش مامۆستا ئازاد سەعەد خەڵات وەرەگرێ موزیسیانی دێرین هەر لە مێژەوە بەکارە هونەریەکانی بوونەتە پردێک لە نێوان تاراوگە و کوردستان بۆ ناساندنی هونەری کوردی فەرموون وەرە سەر ستێژ بۆی کە وێنە بگریت پیرۆزە لەگەڵ ئەمەر خان ڕەسم بگرێت وەریگرە کاگازە ترۆفێکە وەرگرە زۆر سپاس ئەمەل خانم بەڕاستی ئەو ئیشەکەت زۆر یانێ نازانم فرسەی چاکە یعنی بۆ ئەم هەموو یعنی ئەمڕۆ زۆر هونەرمەندەکان بینی و ئەو تەجەمع زۆر عەزیمە هەر بڵێم چی زۆر سپاس کاک پەیمانی عەزیز تەشریف بێنن کاک پەیمان حوسێن سەید فەرموون کاک پەیمان حوسێن سەید ئەحمەد موزیسیەنێکی دێرینی کوردە و ئاسپی ساکسسفۆنە وەریگرە و ڕەسم بگرە لێرەی قوربان لە چیای ئەو دیار نی سیاحەتە باشە نەوەڵا ئەمە هەر زۆر سپاسی ئەمەلخانەکەم بەڕاستی زۆر زەحمەتی کێشا زۆر هیلاک بوو پێمانەوە من ئاگام لێتی پێشەوەی بەرنامەکە دروستکات پرسیاری لێ کردم و زۆر هەوڵیە بەس من بەڕاستی بێ ئەمەل بووم لەگەڵ یاکە ناوی ئەمەلخانە کەچی بەڕاستی هەوڵێکی زۆریا و ینی پێویستی زۆر بە تەشجیعێکی زۆرە یاخوا لە وێنەی زیابێ زۆر سپاسیەکەین هیوادارین هەر ئەوایی بەردەوام بێ زۆر سپاس. هونەرمەند کاکە ماڵ حەمە ساڵح موزیسیەنی دێرین و چالاکوانی کۆمەڵگای کوردی تەشریف بێنن تکایە.
ئەمەوێ دووشت بڵێم هیچێکیان ئەوانەی کە بە دوای مرواریا گەڕێن ئەبێ مەجموعە سیفاتیان تابێ یەکەم سیفاتیان ئەوەیە بێ زۆر بەغیرەت بێ دووەمیان ئەبێ مەلەوانێکی باش بێت سێمیان ئەبێ پشت و درێژ بێت تا بتوانە بچێتە ڕۆخی دەریاوە ئەو مروواریانە بێنتە سەر زەوی دووەمیشیان دروستکردنی بەرنامەیەک کە لە ستودیۆکانە ئەکرێت لە تەلەڤیزۆنەکانە ئیمکاناتێکی هێزگا زۆری ئەوێت یەکێک ئامادەیەکە هیچێک پێشکەشتێکە بەڵام ئەم سیفاتانە هەمووی لە شخصێکا کۆبەتەوە ئەویش دادە ئەمە لە ئەمەلی سعی کوردە هیوای سەرکەوتنی بەخوازم هیوادام هەر بەردەوام بێت زۆر سپاس هاوڕێیەکی تری زێدە عەزیز و دێرینمان کە بەداخەوە نەیتوانی ئەم شەو بەشدار بێ کاکە عەتا موفتیە جێگای زۆر دیارە کە چالاکوانێکی لە ڕادە بەدەر چالاکی کۆمەڵگای کوردیە پێم وایە کەسایەتی مامە عەتا بۆ هەموو لایەک ناسراوە پیرۆز بێ مامە عەتا جێگات دیارە ڕێز و سڵاومان هەیە بۆت کاک پەیمان بۆ خەڵاتەکەی کاک عەتا وەرناگری بەڵێ بەڵێ خوا پێیاوە پیرۆز بەڕێزان هەر بە ناوی کاک عەتاوە ئێستا قسەم لەگەڵا کرد کاک عەتا زۆر داوای لێبوردنیە کرد تازە لە سەفەر هاتۆتەوانی ئەڵێ لەبەر سەلامەتی هەموو لایەک نەمتوانی بێم خۆ دەزانی وەزعی ئەم کۆرۆنایە باش نییە زۆر 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 ڕێزیە بوو بۆ هەموو لایە و داوای لێبوردنەکە هەر بژین هونەرمەند و مۆسیقیێنی شاری سلێمانی کاکە نەوزاد حاجی ئەویش دیارە بەشدار نەیاوشەوە بەداخەوە ببورن هونەرمەند و شێوەکاری چالاک کاکە ئامانج مەردۆخی لە شاری مانچستەرەوە هاتووم بە ناوی کوردانی شاری مانچستەر و دەستخۆشیتان لێ یەکەم پیرۆزە و بە هیوای بەردەوامی زیاتر سپاس بۆ بەسەرکردنەوەکەتان هەر سەرکەوتوو بن بەخێر بن هەموو لە دەستان خۆش هونەرمەند و شێوەکاری زێدە عەزیز و چالاک کاکە مەریوان جەلال دیزاینەکەش هی ترۆفیەکان هەمووی دیزاینی ئەو بەڕێز و خۆشەویستەیە پیرۆستان بێت مامۆستا ڕزگار کەریم دەرهێنەر و ئەکتەر و سینەماکار تکایە تەشریف بن پەلەیەتی کاکە دە دوایی بڕۆ کاکە شەوەکەمان شەوی خۆمانەیە ون لە سەفی خواردنەکە ئوستاز دەریۆشم وتم مەترسم ئێستا بانگم بکەن یاکسە وتی ڕزگار کەریم زۆرم پێخۆشە کە بەڕاستی ئێستا لەم قاعەیە سێ چوار مامۆستاین مامۆستای بەریتانیایی دەرزەڵێنەوە من دراماڵێمەوە دوانەیەکمان هەیە دایما هەموو بەیانەیە کە دەست پێکەین پێڵێن فۆرم پێڵێن ریزیلینس منەی بمەوە بۆ دادە ئەمەل و کاکامەران بەڕاستی کە چەند ئاوا سوورن لەسەر ئەوەی کە ئەیانەیە بیکەن سوورن لەسەوەی کەم ئیشاناکەن هەموو پارێ سەرفەکەن من بەڕاستی بە ئینگلیزیڵێ ئای سەلووتیوم من سڵاوم بۆ تەیە اینجا حەزەکەم شتێکی ئەوە باسکەم کە ساڵ و نییە کە من لە 8 مەکتەب تا ئێستا دەرسم وتۆتەوە پارەکە مامۆستایەکی مێنتۆرم هەبوو ئێرلەندی بوو 8 ئەو مەکتەبەم بەجێش پاش 9 مانگ
طبعا لە سیستەمی بەریتانیا بۆت نییە باش بە مناڵا بکەی حەو مناڵ پێوتم مامۆستا کەن وی هاڤە هەگ بەڕاستی پانیکم کرد ئاسێرێکم کردن و چایەکیان داگوتیان جوابیان بەرەوە وتم ئۆکەی حەو مناڵ باوەشی پیاکردم پاش 9 مانکەوە مەکتەبەم بەجێشت کابرا دوای باین کردم وتی کاکە وەرە شتێ حەزەکەم پێ بڵێم 14 ساڵە من مامۆستام یەک مناڵ پێی نەوتم باوەشێکم پیا بکە ئەمە چۆن ئەمە چی ئەمە چۆن ڕوویە بەم شێوەیە ئەمەیان لەگەڵ تۆیان کردەوتم من نازام تۆ بڕۆ لە خۆیان پرسە باوەڕم پێ بکەن حەج مەکتەبێ گەڕۆم حەج مەکتەبێ چوم لەو هەژ مەکتەبە هەموو ئەم مناڵە بەریتانیانە مناڵی ئەوروپی ئیسترن یۆرۆپ نۆردن یۆرۆپ هەر هەمووی خۆشەویستیانەوە بۆ من جا وعدممانێ وتم ئەم جمعەیان بۆن باخەم وەرگوتۆ لە قوتابخانەیە کە باشترین قوتابخانەیە لە یونایتد کینگدەمە پێڵێن بێکلی پارک پرێب یەکەم قوتابخانە بوون ئەنجا ئەم بۆن باخە لە پشتەوە هەموو مناڵەکان ئیمزایان لەسەر کردو هەر هەموویەوە تا ئیمزاکانیان ناوەکانیان دەرکەوتوە لێرە حەزدا ئەم ناوەکان چکە ناتوانم ناوەکان بڵاکەوە باسی لەگەڵ ڕۆشناخان و لەگەڵ کاگمەریوان باسیەوەمان کە چۆن زۆر خۆشحاڵم کە من شتێکی ئاوا بینم کاگمەریوان سیرامی گەڵێتەوە ڕۆشناخان ئارتەڵێتەوە من دراماڵێمەوە پێشم وایە بەڕاستی یەکەم مامۆستاین لە ئەوروپایە کە دراماڵێنەوە و سیرامی گەڵێنەوە ئارتەڵێنەوە و مناڵەکانش زۆر ئینسانی شیرینن بەڕاستی من لەو قوتابخانەی کە دەرسمەوە تۆ تا جومعە ساڵی 15,000 پاوانێن بۆ یەک سنف ساڵی 15,000 پاوان تەسەور کە ئەم باوکو داکەیەن هەمووی مناڵی دەوڵەمەندن مناڵی بەتوانان یعنی ئەو دەرسانڵێنەوە یەکێ لەو شتانەی کە حەزەکەم باسی بکەم کە مناڵی بەریتانی چەند زیرەکن سیستەمی ئێمە چەند سەقەتە یعنی لەو مەکتەبەیە مەلە دراما میوزیک پێرفۆرمینگ ئارت ئەیتر کیمیا فیزیا ڕەگبی نازانم چی هەموو ئەم شتانیان پێڵێنەوە بەڕاستی کە بیری لێکەمەوە ئەم سیستەمە کە چۆن ئەو مناڵە پەروەردەکە بۆیە ئەو زیاتر ئیشەکە ئەدۆزێتەوە ئێمەش مەسەڵەن ئەو ئیشەمان دەست ناکەوێت گلەی لە خۆمانکەن بۆ ئیشەکەمان دەست ناکەوێت بۆ دیبانە لەبەری ئەو سیستەمە جوانە ئەو سیستەمە بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو مناڵانە پەروەردەکە لە یەکێ لەو دەرسە درامانە من بەڕاستی سێتێک گۆرەویم کڕی بوو لێ نووسرا بوو مەندەی تیوزدەی وێنزدەی سێرزدەی فرایدەی سنفی حەوت کە 11 ساڵن جا عادەتن کاچنە ستۆدیۆ بەبێ قۆنەرەکانمان داکەنین بەبێ قۆنەرە بە گۆرەویەوە دەرسەکەڵێن لە نیوەی دەرسەکە بۆ یەکێ لە مناڵەکان وتی مامۆستا پرسیارێکی شەخسیم هەیە وتم فەرموو وتی یعنی چی ئەمڕۆ پێنجشەمەیە تۆ گۆرەوی سێشەمە لە پێ هەیە ئیتر بەڕاستی پانینگم وت ببوورە ئەمڕۆ بە پەلا هاتمە دەرەوە ئاوا یعنی باس سیستەمی سەقەتی خۆمان و باسی ئەو سیستەمە جوانی ئەوروپا ئەکەم زۆر سپاس ئەمەلخان جان بەڕاستی زۆر شانازی بم خەڵاتەوە کە دەستان خۆش بێ زۆر سپاس بەسات هونەرمەندی دڵخۆش و عەزیز دڵخۆشخان کە فەرموو زۆر سپاس دەکەم ئەمەلخانگیان بەڕاستی بەکارێکی زۆر جوان هەستاوی و سپاسی مناخان و هەموو هەواداران ببوورە هاوکارانت زۆر زۆر سپاس ئێوارێکی خۆ زۆر هونەرمەند کاکە نەورۆز ئۆرەماری ببورن کە هەم ئەکتەرە و هەم هونەرمەندە فەرمون کاکە نەورۆز بەڵێ لە ناوچەی بادینانەوە سەرسەرێ من سەرچاوێ من زۆر سپاس بۆ خوشکەکەم ئەمەلخان بەڕاستی ئەمەلخان زۆر زەحمەتی کێشەوە هەموو کەس ناتوانێتن
ئەم هەموو خوشکبرانە کۆم کردە لە یەک شوێن. دوای ئەوەش بڵێم من تقریبا بۆ ماوەی 10 ساڵ پچرام لە کۆمەلگای کوردی و لەگەڵ گۆرانەکانی کوردی کە لێرە لە لەندەن هەر لەگەڵ ئینگلیزە گۆرانی مەوت. ئەم خوشکەیە کە دووبارە ئەمنی گەڕاندەوە بوو کۆمەلگای کوردی لە ڕێگای مروارەکانی غوربەت زۆر زۆر سپاسی یەکەم و لە چەندین ئاهەنگیش داوا لە منی کرد کە بەشدار بمە. زۆر سپاس و ئەم دیاریەش زۆر سپاس دەکەم کە بۆ منە، بەڵام لە حەقەتدا من شایانی ئەم دیارە نیم. یەک کەس لێرەیە هونەرمەندێکی زۆر گەورەیە، ئێمە ڕۆژێک لە ڕۆژان دەبێت لە سلێمانی پەیکەرێک بوو دابرین، ئەویش کاک ئازاد سەعادە. کاک ئازاد سەعاد زۆر شەرمنە قسە ناکەتن، بەڵام کریاری زۆرە، زۆر کاری کردو بۆ گۆرانی کوردی، بۆ موسیقای کوردی بە تایبەتی ناوچەی سلێمانی. یعنی بەڕاستی تا ئێستا دەسەڵات و هونەرمەندانیش قەدر و قیمەتی کاک ئازاد نەیانزانیوە. ئومیدوارم کە بزانن و زۆر سپاس دەکەم. کاک هێندرێنش بە منی وت کاک نەورۆز دەبڕۆ ئەتوو قازانجت کرد. وتم چییە کاک هێندرێن؟ گوتی ئەتوو 30 ساڵە لێرە گۆرانی دەڵێ، دیارێکت ئەوەیە کە ژنێک بۆ دینن تەمەنی 30 ساڵ بیتر. ئەوە نوکتە بوو پێ نەکردین. It's too late. زۆر سوپاس. کاکە سمکو ئەحمەد تەشریف بێنن کە بە یەکێک لە هونەرمەندە شێوە کارە جیهانیەکانە ژمار دەکرێت. پیرۆزە. طبعا زۆر سپاس ئێوارەیەکی خۆش، ئیڤێنتێکی جوان، کۆمەڵی ئینسانی جوان. یعنی ئەمەلخان ئیشێکی کردو بڵێن زۆر جوانە. من نێ لە جێ خۆمەوە پێزانم ئەم دیارە جوانەش لەسەر ڕەفەکەی خۆم دانێم لە هەمان کاتیا بڵێن دیارێک مێناوە بۆ ئەمەلخانیش کە بڵێن دوا کتێبی خۆمە چۆلەکانی بەهەش حەزەکەم ئەویش لەسەر ڕەفەکانی مێژی خۆی بەشێکی من دابنێ. هونەرمەندێکی ترکە بەداخەوە بەشدار نییە، هەڵبەسوان ئەنوەری ڕەشی عوڵایە کە ئیتر بەداخەوە لێرە نین، خەڵاتەکان وەربگرن. خاتوونی هەڵبەسوان و ڕاگەیەندکار خاتوو سۆزان مامە. پیرۆزە تەشریف بێنن. هەمووتان بەخێر بێن. خۆشحاڵ بووم کە ئەم ئێوارەیە بە دیداری ئێوە شاد بووم. زۆر سپاسی خاتوو ئەمەل دەکەین کە هەمومانی کۆ کردەوە و هەروەها لە ئەو بەرنامەیەی کە بۆ ماوەی 3 ساڵ خۆشحاڵ بووم بەوەی کە یەکەم ئافرەت بووم لە یەکەم بەرنامەیە بەشداریم کرد. ئەو کاتێک کە خاتوو ئەمەل پەیوەندی پێوە کردم وتم من ئەوەی لە تواناما بێت یارمەتیت ئەدەم، بەڵام بەداخەوە هیچ شوێنێک نەبوو کە سپۆنسەری بکات یاخود دەستی بگرێت و یاخود لە ڕێگەی تیڤیەکەوە ئەو بەرهەمە یاخود ئەو پرۆگرامەی کە خاتوو ئەمەل لە خەیاڵی دابوو کە درێژەی پێ بدات هیچ شوێنێک دەرگاکەی بۆ نەکردەوە لە کەناڵە کوردەکانی خۆمان. بەڵام کاتێک ئافرەت یا ژن ویستی شتێ بکات بێگومان هەر ئەیکات. ئەگەر لە یەکەم هەنگاوە دەستی پێکردە بێت بێگومان کۆتایەکەی هەر بە جوانی دەمێنێتەوە. ئەوەتانێ کە بڕیاری داوە ئەم ئێوارەیە هەمومان کۆبکاتەوە و بەرنامەکەی بێگومان ئەو نایەوێ بەرنامەکە دابخات، بەڵام لەبەر ئەوی سپۆنسەری نییە یارمەتی دەری نییە هەر ئەوەندەشی پێ ئەکرێ بە خۆی و خێزانەکەی بۆیە توانیوێتی ئەوە نەدرێژە بە کاروانی ئەم بەرنامەیە بدات. هیوادارم بتوانێت
لە ئایندەدا ئەگەر بیری لێ بکاتەوە پێم وایە بەرنامەکە دانەخات و هەمومان دەستگیرۆیی بکەین و یارمەتی بدەین. خۆشحاڵ بووم ئەم ئێوارەیە لەگەڵتانە بم. ژنەکان هەمیشە جوانن، ژنەکان هەمیشە پاڵەوانن، هەر ژنە خۆشەویستی ئەبەخشێتەوە، هەر ژنە عاشقتانەکات، هەر ژنە جوانەکانتان پێدەبەخشێت. ئەو کاتێک کە ژنێکیش ئەگریت مانای ئەوە نییە گریانی لا بێتواناییە، مانای ئەوەیە ئەوێتی گریان بکات بە پەنایەک بۆ ئەوەی پێی بڵێ منی شەم، چونکە گریان جوانترین بەهرەیە کە خوددا یاوێتی بە ئادەمەکانی خۆی. خۆشحاڵ بۆم، زۆر سپاستان دەکەم. سپاس خاتۆن. ئەو هاوڕێی ترکێسە دووبارەی ناسم لە شارە جوانەکەی قەڵاو منارەوە بەداخەوەیش بەشدار نییە کە کاکە بەختیار مامەشێخە ڕەنگە زۆر کەس بیناسن، جێگری سەرۆکی شارەوانی کێنزینگتۆنە، بەڵام بەداخەوە نەیانتوانی بەشدار بن. پیرۆزبایان لێ دەکەین دوایی بەدەستیەکەین. بەڵێ کاکە کاروان جەمال تاهێر نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان تەشریف بن. کاکاروان لێرە وەکو میوان بەشدارە، هیچ پەیوەندی بە هیچ حیزبێکەوە نییە. بەخێر بەی سەرچاو پیرۆزە. کاکە پشکۆ نووری شاوەیس ئەندازیاری کۆمەڵە پرۆژەیەکی هێڵی شەمە نەفەری ژێرزەوی، تکایە تەشریف بن. کاکە سەروەت کۆیی عەزیز موزیسیانی شاری لەندەن کە هەمومانەی ناسین. پیرۆزە کاکە سەروەت، تەشریف بن. کاکە ئارام تەهای عەزیز موزیسیەن و گیتارژەنی دێرینی شاری سلێمانی بەداخەوە بەشدار نییە، ئیتر چەپڵەیەکی بۆ لێدەن تکایە، دڵنیام هۆکاری خۆی هەیە. سۆزان خان بۆی وەرەگرێ. هونەرمەندی خۆشەویست کاکە ئاوا دەفروزی موزیسیەن و گۆرانی بێژی ڕۆژهەڵات. خانمێکی بەهرەداری سینەماکار و دەنگخۆش و ڕاگەیەندکار خاتوو چیمەن ڕەحیمی. دیارە لە ژوورەوە نین، دوایی دووبارە بانگی یەکەینەوە، بەس بینیم کە هات. گۆرانی بێژی گەنجی سەدەی ڕابردوو کە یادەوەری زۆری لامانجێ هێشتووە، یەکەم گەنج بۆ گۆرانی بەسەر هەندەران و دابڕانی خۆشەویستی و تۆویش کاک کەماڵ عەلیە. تەشریف بن کاکە کەماڵ.
دەنجێکی بە سۆز لە چیا بەرزەکانی ڕەواندزەوە دەچریکێنێ کاکە سەباح ڕەواندزی. زۆر زۆر سپاسی ئەمەلخانەکەم و هەموو ستافی مروارەکانی غوربەت. ئەمە جیالەوە شتێک باسکەم پێم وابێ دووەم بەرنامە بوو چکەم لە یەکەم بەرنامە لەگەڵ ئەمەلخان کار ڕیکۆردینمە کرد. گوتی کاک سەباح تەلەفۆنێک کرد، گوتم بەڵێ، گوتی بەیانی سەعات 9 لە ماڵی ئێمە بە. گوتم بۆچی؟ گوتی خەنانی بەیانی بێکەوە خوێن باشە. گوتم باشە بەسەرچە. وەڵا بەیانی سەعات 9:30 گەیشتمە بەردەرگای ماڵی ئەمەلخانم. چوومە بەردەرگا هەر ئەوای بەبێ هیچ شتێک. گوتی کاک سەباح بەخێر بێ. گوتم زۆر سوپاس. گوتی ئەی کوا سیستەم و شتەکان؟ گوتم ئەی نەتگوتمەی هێنا ڕەنگی تێک چووە ئەمەلخانم. گوتی بەڕاستە؟ گوتم بەڵێ. وەڵا 2 دقە وەستا دوای گوتم نانە با تێک نەچێ. گوتم شتەکانم پێ لە سیارەکەیە. ئیتر بەسەر ساو کاکە لە خزمەتانم دوایی حەزەکەم ئەوە بڵێم ئەمەلخانم بە خۆی و بە هاوسەرەکەی و بە منداڵەکانی و ئەو هەموو کاتیدا بە ئێمە بەو ستافە بەو خۆشەویستانەی بەو مروارێنەکە لە ماڵەکەی خۆیە بوون بە مرواری بەڕاستی. بەیانی نیوەڕۆ ئێوارە نزیکەی 12 ساعت ئێمە لەو ماڵە ئەبوون یەک زەڕە ئەو نەمبینی بێتاقەتێک لەسەر موسا ئەمەلخان هەر پێ ئەەکەنی هەر گەورانی وت. ئەمە خۆی لە خۆی گەورەیە بەڕاستی. سەپلەیەکی زۆر قایم بۆ ئەمەلخانم. خوشکی عزیزم زۆر سپاس. مەمنون. زۆر سپاس. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون. لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. هونەرمەندی عزیز کاکە هەندرێن بیلال ناسراو بە هەندرێر هەرچی دیسانەوە لە شارە جوانەکەی قەڵاو منارە. فەرموو کاکە هەندرێن. ما بقول لك يا بلال لێرەوە دەستخۆشی لە ئەمەلخانەکەم زۆر زۆر سپاسی یەکەم بەڕاستی ماندووە. دەستخۆشی دەکات کامەران دەکەم کە سەپۆرتی دەکات. تو خواشوانایانایە موشەوێ دانیشتی نایە کایاتی خەوێ لێکیان کردین کۆسیان کەوێ لێکیان کردین کۆسیان کەوێ. زۆر زۆر سپاس. لە دەواازەی ڕاپەڕینەوە لە ڕانیەی خۆشەویست موزیسیەن کاکە کاروان تەنیا ئاکۆب فەرمونون. پیرۆزە. سینەماکار کاکە ئاواد عوسمان عەلی پیرۆزە تەشریف بێنن. زۆر سپاس بۆ ئەمەلخان. هەڵبەتە کۆکردنەوەی هەموو ئازیز و هونەرمەند و خەڵکە نوخبەیە ئاسان نییە. من پێشتر تەجروبەی وام هەبووە لە 15 ساڵ پێشێستا. ئەمما دووبوونەیەم کردوێتی جێی تەقدیرە و هیوادارم هەمومان تەقدیری ئەمەلخان بزانین بۆ کارە جوانانەی کەیکە. زۆر سپاس بۆیەوە.
کاکە دەروێش عومەر دەرهێنەر و شانۆکار پیرۆزە. ئەکتەر و سینەماکار لە پێنجوێنی ڕۆشنبیر و شارەکەی موفتی پێنجوێنی خاتوو تەرزە عەزیز یەکەم خانمە تا ئێستا دەقی شانۆی کرابێت و وەرگێڕدرابێتە سەر زمانی ئینگلیسی و هەروەها چالاکوانی دیاری کۆمەڵگای کوردی لە شاری مانچێستەرە. پیرۆزە خاتونجە. ئێوارەتان باش، زۆر زۆر سپاس بۆ خاتووەمەل کە میێوارەیە ئەم هەموو هونەرمەندە عەزیزەی کۆکردوتەوە. بەڕاستی ئەرکی کێشا کارێکی سەختە لە کە کاتێ بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیەکی جایی کە سپۆنسەرێکت نەبێ کە ئافرەتێک بیت دەستخۆشی بۆ ستافە جوانە. خاتووەمەل بەبەخشینی ئەم خەڵاتانە بە ئێمە و بە تایبەت بە من ئەرکی سەرشانی منی قورستر کرد. هیوادارم لە ئاست ئەم خەڵاتەیە بم و بتوانم کاری باشتر بکەم. سپاس. سینەماکار بەڕێز ئالان هەمووان پیرۆزە تەشریف بێنن. ئێوارەتان باش مەروارەکان بەخێر بێن هەموو لایە بەسەر چاو. هیوادارم هەموو جارێک خواب کە هەموو جارێ بە خۆشی کۆ ببینەوە هەروەها خوا نەکە ئەم بەرنامە جوانە دابخرێ. بەڵام هەرچۆنێ بێ دابخرێ یان دانەخرێ کوردەخان هەر کوردەخان و خۆشەویستی هەمووانە. زۆر سپاس. خوشکە تابان محسێن ئەحمەد فیلم کۆمپۆزەر پیرۆزە خاتونجان فەرموندکایە. ئێوارە باش، زۆر زۆر سپاس بۆ ئەو دیارە. هیوادارم هەروە لە خۆشی بتانبینمەوە و خۆشترین کات بوو کە لە نزیکەوە هەمووتان مناسی و کاتە چ خۆش لە بۆ هەموو لایە. زۆر سپاس دەکەم. سینەماکار خاتوو ڕۆشنا ڕەسوول قوربانی پیرۆزە. پیرۆزە. سپاس بۆ ئەمەل خان، ئێوارەتان خۆش، کاتێکی خۆش بەسەر بن. هەڵبەسوانی لاو لە بەرزنجەی خۆشەویستەوە کاکە ڕەنج و شیار بەرزنجی پیرۆزە تەشریف بێنن تکایە. زۆر زۆر سپاس بۆ دادا ئەمەل. ئەم دیاریە و ئەم خەڵاتە بۆ من بە دوو بەرگە بێتان ئەڵێم. تازە هاتبوومان وڵاتەوە ویستم لە کۆمنیتیە کوردیەکانە کار بکەم، بەڵام هەمیان پاڵیان پێوە نام نەیانێش کار بکەم. باسی 10 ساڵ پێش ئێستەتان بووەکەم، بەڵام لە ئیمڕۆیە دوای 10 ساڵ لەلایەن خاتوونێکەوە دادا ئەمەلەوە بۆ من زۆر زۆر جێگەی دڵخۆشیە کە لە ڕیزی ئەو هەموو هونەرمەند و کەسایەتیە دیارانە دادا ئەمەل منی بەسەر کردووەتەوە. خۆی خانمێکی گەورە و پیرۆزە. سپاس بۆیە و سپاس بۆ ئێوارەکەتان. ئەم شۆ تاقانەیەک لێرەیە کچە پەرستارێکی جوان و خنجیلانە کە بە تایبەتی لە کاتی کۆڕۆنادا بە بەردەوامی ئەو کاتانە کە
زۆربەی ئێوەی عازیز لە ماڵەوە زیندانی کرابوون ئەم کچە جوانە لە نەخۆشخانەکان خزمەتی دەکرد فرمێسکیان تەشریف بێن عزیزم فرمێس سڵاح پەرستاری نمونەیی زۆر سپاس بۆ هەمووتان من یەک کەسم لە 1.4 میلیۆن پیپل کە بۆ NHS ئیشەکە بەڕاستی ئەوەی من کردومە هیچ نییە ئەرکی سەرشانە هیوادارم هەمووتان ئاگاتان لە خۆتان بێ دستنسەکەمان باش نییە ئەم شەو چاوم لە هیچ شتێک نییە ئاگاتان لە خۆتان بێ ئیشاءالله هەموو باشەبین و سەلامت دەبین ڕۆژێکی خۆش زۆر سپاس بۆ ئەمەرخان و میناخان زۆر سپاس لە شاری لەندەن بازرگانی زۆر هەیە دەوڵەمەندی زۆریشمان هەیە لە کوردەکان بەڵام یەکێک لەو بازرگانە سەرکەوتوو بە دڵ و دەروونانەمان کە دواییش ئاماژەم پێدا کاکە کاژا و ئەنوەری خۆشەویستە کە هەمیشە هاوکار بووە بۆ کارە خێرخوازیەکانی هەروەکو ئاماژەم پێکرد خەڵاتەکانیش هەمووی سپانسەر کراوە لەلایەن ئەو بەڕێزەوە تکایە چەپڵەکەی ئەو دەبێت زیاتر قایم بێ بە دەبڵ لێی بدەنەوە ئەو خاتونە خۆشەویستە کە بۆ من وەکو دایک گوایە دایە گێلاسی عازیز گێلاس زەنگەنە کەرکوچی چالاگوانی کۆمەڵگای کوردی فەرموو دایەگیان میوانان هاوڕێیان بەخێر بێن سەرچاو من سپاسی ئەمەلخان ناکەم بۆ لە بەر ماندوو بوون چونکو لەوە خۆشتر نییە خەڵک لە پێناوی ملەتی خۆی ماندوو بێ سپاس ئەوەیە کەم وەکو هونەرمەندێ خەڵکی کۆ کردەوە چونکە هونەر یەکەم شتەکە لە دنیاە خەڵک کۆ ئەکاتەوە هونەر شتێکی زۆر گەورەیە هەموو کەسێ هونەرمەندە بەڵا بە شێوەیە خاتون لە ماڵەوە چێشتێکی جوان لێنێ هونەرمەندە پیاو لە ماڵەوە قسەیەکی جوان لەگەڵ ماڵ و مناڵی خۆی بکە ئەوە هونەرە هونەردا هەبوو کاتێ خەڵکی کۆ کردوتەوە سرودی ئەی ڕەقیب کە دڵدار هاواری کرد ئەی ڕەقیب ماوە قەڵبی کورد زبان ناشکێنێ دانەری تۆپی زەمان کەس لەڵێ کورد مردووە هەتا ئێستا و هەتا دنیایە هەموو کوردێک ئەو سرودە ئەڵێتەوە هونەر کاری هونەر ئەتوانێ ڕوخێنەر بێ ئەتوانێ دامەزرێنەر بێ هونەرمەند ئەرکی زۆر لەسەرە هونەرمەند ئەگە ئێمەگەل یەک ئەرکێکمان هەبێ هونەرمەند 100 ئەرکی لەسەرە هونەرمەند مڵکی خەڵکە مڵکی خۆی نییە لەبەر ئەوە ئەبێ هونەرمەند دائیما دادوەر بێ ئەبێ هونەرمەند دەستنیشانی هەڵەکانی بکە هەر کەسێ هەڵە بکە بە یەک هەڵە حیسابەکرێ بەڵا بۆ هونەرمەند بە 100 هەڵە حیسابەکرێ بژی هونەر کە ئێمەی کۆ کردەوە بژی ئەمەلخان کە ئێمەی کۆ کردەوە زۆر سپاس بۆ هەموو لایە بەخێر بن هیوادارم ئەم هەڵوێستەی ئەمەلخان کردی زۆر کەستی بیکەن زۆر دەستگایتر بیکەن بەداخەوە من ئەمە یەکەم جارە نەک بڵێم لەبەر ئەوەی من خەڵات کراوم شتی وامان نەدیوە لەبەر ئەوە هیوادارم دووبارە و سێبارە بێتەوە قازانجی خۆمانە ئەی میلەت قازانی خۆمانە ئەی خوشک و برایان سپاس بۆ هەموو لایە
نرحب كثيرا للأخ عبد السلام عقل الصحفي والإعلامي الكبير، ونشكر حضوره لهذه الجلسة ونتمنى له كل التوفيق. أنا حكيت لك؟ أكيد يلا. السلام عليكم. أنا كنت أتمنى أن أتحدث باللغة الكردية الجميلة، لكن للأسف لا أعرفها. تهنئة خاصة لكل الذين كرموا بهذه المناسبة الجميلة. تهنئة خاصة للسيدة أمل كوردو الفنانة الرائعة التي استمعنا إليها قبل قليل، وأسعدنا حصولها على رسالة الماجستير. ألف مبروك. عقبال الماجستير، أو نعطيك الآن ماجستير. تحية لكم. أنا سأهدي كلمات بسيطة باللغة العربية إلى شخص تعرفونه جميعا دون أن نسميه. قالت: أخاف عليك السجن. قلت لها: من أجل شعبي ظلام السجن يلتحف. قالت: حلمت بطفل لا أريد له أبا سجينا، فقلت: الحلم يعتكف. أتحلمين بطفل قلب والده عبد؟ أعيذك من عبد له خلف. شكرا. شكرا جزيلا. شكرا. خاتو سيران رستم چالاگوانی آینی. پیروز خاتون. که فرمون. خاتو شەونم بارامی عزیز، چالاکوان و توێژەرەوەی کۆمەڵایەتی. پیرۆزە. خاتونێکی تری خۆشەویست و چالاگوانی مەدەنی، کوردە ئیسماعیل عارف. پیرۆزە کوردەخانجان. خۆش بیجانەکەم سپاس. ئەم کاتتان باش بەڕێزان. من زۆر خۆشحاڵم کە ئیمشەو توانیم لێرە بم. بەداخەوە من لە سەفەر بووم، طبعا ئەمەلخان جوابی لێ گەڕامەوە، نیازم وا بوو دوای کریسمس بێمەوە، بەڵام وەختەکە گۆڕا. بەڕاستی زۆر زۆر سپاسی ئەمەلخانەکەم کە هەمیشە هەمومانی بەسەر کردوتەوە، چالاکەوانێکی خۆی چالاکەوانە، جگە لە هونەرمەند چالاکەوانە. ڕاستە هونەرمەند زۆر کارێکی گەورەیە، زیاد لە حەد. دووهەمینیشی هونەرمەند و کورتپەروەر ئەو کردارانەی کە ئەمەلخان ئەیکا لە هەموو خۆپیشاندانێکە، لە هەموو شوێنەکە، بە هەموو حەماسیەکیەوە بۆ کورتپەروەری شعرە ئەڵێت و گۆرانی ئەڵێت و هەڵبەستی ناوازە ئەڵێ کە چەنەها جار بێکەوە بووین
وای لێ کردوم بەڕاستی خۆم پێدەگیراوە گریان قورگمی گرتووە کە نەمتوانێ قسە بکەم زۆر دەستخۆشی لێ ئەەکەم بەڕاستی جێ شانازیە بۆ کورد کە کەسێکی وامان هەیە هەموو کورد کۆ ئەکاتەوە و زۆر سپاس بۆ ئێوە بەڕاستی دڵم کرایەوە کە ئێوەی ئازیزم جارێکی تر بینیەوە ماوەیەکی زۆر زۆر بوو زۆر دڵنیگەران بووم بە ڕوخسارتان کە نەمەبینی خۆشحاڵم زۆر سپاس بۆ هەموو لایەک هیوای سەرکەوتنی زیاتری بۆ ئەخوازم بۆ ئەمەلخان و میناخانێ جستی خۆش بێ بەڕاستی ئەرکێکی جوانی گرتەتە دەست زۆر سپاس بە کاکە کاروان کووردە چالاکوانی کۆمەڵگای کوردی پیرۆزە کاکە فەرهاد محەممەد چالاگوانی کۆمەڵگای کوردی پیرۆزەتکایە ببوورە کاکە ئاکۆ عەلی ڕاگەیاند کاری دێرینی تاراوگا پیرۆزە کاکە ئاکۆ تەشریف بێن کاکە گەردوون مەحموود تاهیر ئاغا دیزاینەر کە دڵنیام زۆرێگرێەوە کارەکانتان لای کردووە بەڵێ مرواریەکانی غوربەتیش ئەوەی کە دەیبینن لێرەدانراوە دیزاینی ئەو بەڕێزەیە خوشکە ساکار محەممەد عەبدولسەلام دیزاینەر پیرۆزە خاتون فەرمون دکتۆر ئاژین عومەر یەکەم خانمە لە کووردا هەڵگری بڕوانامەی دکتۆرا لە یاسای پزیشکی پیرۆزە خاتون فەرموو کاکە دانیار حوسێن مارف گەنجێکی سەرکەوتوو لە بواری پزیشکی کە ئێستا سەرپەرشتیاری پرۆژەی زانستی نێرۆ لە تاقیکردنەوەی کلینیکدایە لە ئیتالیا پیرۆزە بەڕێزم کاکە کامەران کەریم دەرهێنەر و سینەماکار پیرۆزە تەشریف بێنن کاکە بیلال سەنگەسەری پیرۆزە
کاکە ئاکام سەدیق ئەم شۆ زۆر ماندوو بووە لە پشتی کامیراوە پیرۆزە. چوار خانمی دەزڕەنجین لە چێشخانەی مروارەکانی غوربەتدا عەزیەتی زۆریان کێشاوە لەو چەند ساڵەدا کە یەک بەیەک ناویانە خوێنمەوە. خوشکە ڕێزان جەلال پیرۆزە تکایە فەرموون. پیرۆزە ڕێزان خانی عەزیز. پیرۆزە. خاتوو شەو بۆ محەممەد پیرۆزە. 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 خاتوو لانە سەید پیرۆزە. پیرۆزە. هەروەها خاتوولانە نەوزاد کە بەداخەوە بەشدار نین لێرە بەڵام تکایە چەپڵەیەکی قامیان بۆ لێدەن. چێشتخانەی مروارەکانی غوربەت. لە ساڵی ڕابردووە ڕەمەزانی ڕابردوو بڕگەیەکمان زیاد کرد بە ناوی چێشتخانەی مروارەکانی غوربەت کە پەیوەندیم بە زۆرێک لە خانمانی لەندەنەوە کرد چونکە وتم با هەر گلەیەکە نڵێن هونەرمەند بەسەرەکاتەوە با کەمێکیش ئازایەتی خانمان ببینین لە چێشتخانەیە. بەڕاستی زۆر سپاسی ئەو چوار خانماکەم کە وەڵامیان دامەوەی کێلەوانە خاتوو ڕەزان بوو، خاتوو لانە، خاتوو شەو بۆ بەڕاستی لانەخانی تر کە ئامادە نەبووم ئێوارەیە بێگومان ئەوە بۆ خۆی هاوکاری بوون کە ئامادە بوون ئێمە لەو بڕگەیە کە بڕگەکەمان زیاد کردبوو ئەوانیش بەرنامەکەیان ڕازاندەوە. زۆر سپاس دەکەین دووبارە. سپاس بۆ هەموو لایەکتان. هەوارجان بەسەرش بێسەرەی تۆیە. خاتوو هەواری گوڵ و دڵ پیرۆزە. یەکێک لە ئەندامە چالاکەکانی مروارەکانی غوربەت. زۆر سپاس. بێگومان خاتوو هەوار یەکێکە لەو خانمە چالاکانەی کە زۆربەی کات لە هاوکار بۆ لە بەرنامەی مروارەکانی غوربەت. چەند کەسێک ماوە کە بەداخەوە بەشدار نینە ئەمشەو لێرە بەڵام هەر ناوەکانیان نەخوێنینەوە تکایە چەپڵیان بۆ لێدەن. خاتوونی شاعیر و چالاکوان و هاوکاری هەمیشەیی بەرنامە خاتوو کەژاڵ نووری پێم وایە گۆناخان قەرارە خەڵاتەکەی بۆ وەرگرێ. خاتوونی چالاکوانی کۆمەڵگای کوردی و فێمینیست گۆنا سەعید، کاکە ئاسۆ گۆران، هونەرمەند و موزیسێن کاکە کاوەی شێخ الئیسلامی کە بەداخەوە لە بەرباری تەندروستی نەیتوانیەوە بێ. خاتوو دڵە موراد کە دیزاینەرە لەگەڵ هاوسەرەکەی کاک ئەحمەد ئەنوەری بەداخەوە لە سەفەر و نەیانتوانیەوە بەشدار بن. دیجێ و ئیقاعژەنی ڕوحسوک کاکە شایوان جەبار کە بەداخەوە تووشی ئەم پەتانەگریسە هاتۆ نەیتوانی بەشدار بێ. خاتوو کوردستان حەسەن ڕاگەیەندکار کە پرسیان هەبوو بەداخەوە ڕۆحی شاد بێ و عەزیزیان کە لەگەڵیان نەماوە. ئیتر پێم وایە هاتینە کۆتایی وانە هاوڕێی غاریبێ دیارە دڵتەنگی